سڵاوتان لێبێت لە شارپرێسەوەم کاتتان باش پۆختەی هەواڵی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. سەرەتاش گرنگترین ناونیشانەکان. لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵدا تورکیا 665 هێرشی کردووەتە سەر باشوور و ڕۆژاوای کوردستان. بەرپرسێکی باڵای پێشووی ئەمریکا ڕایگەیاند مردنی خامنەئی ئەگەری گۆڕینی دەسەڵات لە ئێران زیاتر دەکات. جارێکی تر سڵاوتان لەبێت. ئەو سێ کەسەی دوێنێ لە هێرشە درۆنیەکەدا لە ناڵپارێزکران ئامانج کارمەندی ئاسیاسێڵ بوون. سەرچاوەیەکی نزیک لە کۆمپانیای ئاسیاسێڵ بۆ شارپرێز ئاشکرای کرد ئەو سێ کەسەی لە ئۆتۆمبیلێکدا دوێنێ لە ناڵپارێز لە سنووری پێنجوێن کرانە ئامانجی هێرشێکی درۆنی کارمەندی ئاسیاسێڵ بوون. سەرچاوەکە ڕوونیشی کردەوە ئەو کارمەندانەی ئاسیاسێڵ منداڵی دوانیان لە ئێران بوون و چوون بە دوایاندا لە ڕێگا کراونەتە ئامانجی ئەو هێرشە و ناشزانرێت بۆچی کراونەتە ئامانج. سەرچاوەکە وتیشی ئەو کارمەندانەی ئاسیاسێڵ خەڵکی سنووری مووسڵ و بەڕەگەس عەرەبن. ئەوەش لە کاتێکدایە بەپێی ڕاگەندراوێکی دەستگای دژە تیرۆری کوردستان لە بۆردومانەکەی دوێنێ پێنجوێن بەرپرسێکی پەکەکە و پاسەوانێکی و شۆفێرەکەی گیانیان لەدەستداوە. لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا ناوچەکانی دووکان و شارباژێر و پێنجوێن لە سنووری پارێزگای سلێمانی ڕوبەڕووی هێرشی درۆنی بوونەوە بەهۆیەوە ژمارەیەک کەس گیانیان لەدەستدا و ژمارەیەکیش بریندار. ئەنجومەنی سووریای دیموکرات وەڵامی ئەمریکایدایە و ڕایگەیاند لە عەفرین گۆڕانکاری دیمۆگرافی بە ئەنقەست ئەنجام دەدرێت. سینەم مەحەممەد نوێنەری ئەنجومەنی سووریای دیموکرات لە ئەمریکا لە لێدوانێکی تایبەتدا بۆ شارپرێس ڕایگەیاند بۆ هەموو لایەک ڕوونە ئەو پێشێلکاریانەی لە عەفرین ئەنجام دەدرێن هێشتا بەردەوامن، ئەوەش بۆ ئەوەی کورد لە عەفرینەوە کۆچ بکات. وتیشی گۆڕانکاری دیمۆگرافی بە ئەنقەست لە عەفرین ڕوودەدات. لەوێ دەوڵەتی تورکیا و گروپەکانی دەست بەسەر مڵک و ماڵی کورددا دەگرن و لە شوێنی ئەوان کەسانی پارێزگاکانی تری سووریا جێگیر دەکەن. ئەوەش لە کاتێکدا وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا چەند ڕۆژێک لەمەوبەر لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند بوو نیشتەجێکردنی هەزاران خەڵکی سووریا لەلایەن تورکیاوە لە عەفرین وەک گۆڕانکاریەکی دیمۆگرافی نابینن. لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵدا تورکیا 665 هێرشی کردووەتە سەر باشوور و ڕۆژاوای کوردستان. لە ماوەی 6 مانگی یەکەمی ئەم ساڵدا سوپای تورکیا 665 هێرشی ئاسمانی بە درۆن و فڕۆکە و هێلیکۆپتەر کردووەتە سەر باشوور و ڕۆژاوای کوردستان. واتە لە مانگێکدا 110 هێرش و لە ڕۆژێکدا نزیکەی 4 هێرشی ئەنجام داوە. بۆ هۆیە شەوەسەدان گەریلا و شەڕوان و بەرپرسانی ئیداری و وڵاتیانی مەدەنی لە هەردوو پارچەکەی کوردستان بوونەتە قوربانی. تورکیا هەر یەک لە ڕۆژاوا و باشووری کردووەتە یەک پارچە لە زۆنی جەنگ. ئەم جەنگە لە تەڵڕەفعەتی هەرێمی شەهبا و کۆبانێ و قامیشلە و دێریکی ڕۆژاواوە درێژ دەبێتەوە بۆ بادینان و پشتدەر و بتوێن و گەرمیان و پێنجوێن و شارباژێر. بەرپرسێکی باڵای پێشووی ئەمریکا ڕایگەیاند مردنی خامنەئی ئەگەری گۆڕینی دەسەڵات لە ئێران زیاتر دەکات. لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا جۆن بۆڵتۆن ڕاوێژکاری پێشووی یاسایشی نەتەوەی ئەمریکا ڕایگەیاند گۆڕینی دەسەڵاتی ئێران و گواستنەوە بەرەو دیموکراسی لە دوای کۆچی دوایی خامنەئی بەهۆی ئەو ڕووداوانەی کە لە ئاستی ڕێبەرانی سوپای پاسداران و ڕوبەڕووبوونەوەی پیاوانی ئاینی ڕوودەدەن لە هەموو کاتێک زیاتر دەبێت. بە وتەی و بەرپرسەی پێشووی ئەمریکا مەرگی ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئێران سوپای پاسداران ئێران لە هەموو کاتێک زیاتر لاوااستر دەکات و ئاماژە بۆ ئەوەش دەکات کە بارودۆخی جەستەیی خامنەئی چەندین ئەوەندە خراپتر بووە. هەروەکتاران واقعەیەکی ڕوونی نییە کە ڕێگا بۆ گواستنەوەی دەسەڵات لە دوای مردنی خامنەئی خۆش بکات.